هەر هەموو سەڵوت و سامانەکەی مە پەنجەی مناڵێ نایڵی بەخوازیانمان زۆر بوو بەو خوایە من خۆم عشایەکی گەلێگە لێ زۆرم مەبوو بە حیوان و بە پەلەورەوە و بە سیارەوە و بە مەکینۆک تەلەکتەرێک مێ بەس کەپرەکەی بە دەرەوەمە مەغزنێکمانەیە لەوێ مەگەرخوا بزانێت چیتیا بۆ عشیا چوار بەرمین لەوتم بەخوا بە پارە کرد و بەرمی 150,000 کشتی ئاو بردی دەستە حیوانەمە بووە ئاو بردوێتی تقریبی 150 سەر پەلەور مەبووە هەمی گران بەهاش هیچی نەما کۆتایی پیا گەنم و جۆ گەلێ زۆرمان نەبووە هیچی نەما کشتی لە ماڵەوە ئێمجا ئیتر زیانەکە هەفتام ناکرێت بەوەی بڵێت من خۆم زیاتر با بێڵم بەست عشیام لە بەرامبلە و بەرەوە بەرامبەرمان خۆمان 3 ملیۆن زیاتر زارەرم کردووە لانی پەیوەنددار کەس هاتووە بۆلاتان کەس زۆر کشتیان ناتون و دەستخۆشیان دیەکەن و ئارێ وەڵا هەموو بە حیزبەکان و بە کەناڵەکان و بە هەموو دەستگا و دایرەکان و هەموو هاوکاریان کرد و یارمەتیان داوین کاک محەممەد دوور لە کارەساتەکە تا چەند هەز بە ئارامی دەکەی کە لەم کاتەدا کوڕەکانت و نەوەکانت لە دەورت کۆبوونەتەوە زۆر زۆر حەز زۆر 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 لەوام لە دڵخۆشیەوەم کامیان لە دەورە پشتمان پێ خۆشحاڵم کە هەمویان لە دەورە پشتمانەوە بە یەکەوەین خوانەکەرانێکی یان بڕواایە ئەبوو ئێستا من ماتوو مەلوو دانیشمایە و بگریایە لەخوا بەزیاوە کە هەمومان ئارامین و بە یەکۆین و دڵخۆشین بۆ زانیشمان نەڕۆیشتووە هەر هەموو سەڵوت و سامانەکەی مە پەنجەی مناڵێ نایڵی کە مناڵی ئاوی بردایە ئێمە مناڵ با پێڵم نییە ئەسەفان من کشێن و قسانمەیە بەخوا زیاتر خەمی ئەوەم بوو وتم کەس نییە دەریکاتەبان و دایکی و براشنەکەی بردیانە سەرەوە سەربان بە باوش